جلاس عالم تمشاکە دری دەبیتەوە ڕاست یا قلیب خۆ گەنجت دەکاتەوە لەسەر شەقامی شەزمەتری بە دیاریکراوی نزیک شەقامی کۆیە چەند عارەبانەیەک دانراوە هەروەکو بڵێ ئەلوەیەکی تەواوە یاخود گومرجیان هێناوەتە ئێرە چەند هاوڵاتیەک لێرە لە ڕێگەی فرۆشتنی ترۆزی هەنجیر خۆخ گندۆرە بژێوی ژیانیان پیا دەکەن هەر ئۆتۆمبیلێک بێرەدا بڕوە یعنی کە سەیری میوەکان دەکات لەو گۆڕی دڵی بۆیە چێجا دەمەوێت بچمە لای خۆیان ئەلێرە گندۆرەیە ئەلێرە تەرۆزیە ئەو سماقیشیان لەبیر نەکردووە قوربان جانگەر بفەرموویتە ئێرە ماندوو نەبی چۆنی بەخێرێ سەر چاوان بەڕێزی دەنگ و باسە لەخوای گەورە بە زیادبی سواس دەکەم ئیش و کار چۆنە لەخوای گەورە بە زیادبی 50/50 برێم هەیە هەر ڕاز نییە برێم نییە هەر ڕاز نییە لە ناوەندەکەی ڕاوەستەیە لێرە کۆمەڵک عارەبانەتان داناوە ینی ها ئەو میوانە کە بێرەدا دەڕۆ دڵت بۆ دەچێت مشتری هەبووە بێبرێ سوتفە بێرەدا چوم عازم بووت مشتری هەیە بە تەلەفۆن دەیبا مەری مسخەکان زۆر جوانە دری ینی ئینسان تەماشای کە دری دەبیتەوە کاریگەری هەبوو لەسەر بازاڕی ئەوە لەخوای وەڵای ینی ئەو بەنزین و ئەو گران بوونە کارەکەی ئێوە لەسەر شەقامە گەر خەڵک بێرەدا نەڕوا وەچی جاران بەڕاستی ڕەوازی ڕسق نەمایە لەبەرەوەی عالەمە و فکرەکەی چوتە سە بەنزینی برێم وەچی جارانە ڕاست نییە ڕاستی ینی ئەو بەنزینگران و ئەو بارودۆخی ئێستا کاریگەری لەسەر فرۆشتنی تەرەوزی و گندۆرەش هەبوو کاریاری وڵە کاریگەریەکەی چییە کابرا ئاتا بەنزینەکە میمترە لە ڕسک دەچپاری بە بەنزینەکە دەنایە بە ڕستەکە نادا وایە ئەو ترۆزیەی چێندەرە ئەو تەرۆزیە تەرۆزی ئیبادینانەیە ئیچۆمانەیە ئی دۆلەمەری هەیە دۆلەمەری ئیلای هەولێریە مشاکەی ئەو تەرۆزیی هەولێرە دۆلەمەر بەێ ئیلای تووڕە قۆڵجیان گندۆرەکە گندۆرەکە ئیلای باخچەیە باخچەکە پێ بزانین لای چەمەوە ئەو جیانە دەکات لای بادینە گندۆرە چێندەر زۆر مەرغوبە وەڵا هەر ئیلای بادینە بادینە بادینان زۆر ماهات ئەوانە بە گندۆرە بەناوبانگی زۆر ینی لە گندۆرە و لە ترۆزی بادینان لە هەمووی باشترە شان لە شانی نادری بەڕاست لێرە پێم وابێت جێلاسیش دەفرۆشن و خۆخیش دەفرۆشن شەکەلات ها تەماشایکە جێلاس شەکەلات و جێلاس عالم تمشاکە دری دەبیتەوە ڕاست یا قلیب خۆ گەنجت دەکاتەوە قەیسی ترێ قەیسی ئێرانی هەنجیر ئەوە چ سعرە چ تێدا یا قلیب خۆی گەنجت دەکاتەوە سعری هەرزانە سعری چیە وەڵا سعری لەی توانە زۆر ڕزە کا عازی بەخێرەی چاوەکەم کا عازی بەڕام عازی جان دەرێ یەک جێلاسی بخۆ گەنجت دەکاتەوە ئەوە فەرموو يعني لبو بشري اشتكي خاصة لبو جسمي بشري أو جلاسة أو تامي استهيتي بيشتريش هرا وتامة بو ياخذ فرقي لا لا فرقي فرقي استا فرقي قالك زور اللي جاي بيشتري بالطبيعة خوي بو يستعمل كيميائيات يعني همو ميوجات كان نقوى جملة بدلين برتقال هبو بوني لكولانا مالك بيش كان بدروي جابوا هواي دليل يبو آروين عليك خيار آرو خيار آرو خيار كدرش كان يعني طعمه شي أبو بانه شي أبو استعيد سيني همو كيميائية چەند دەبێ میوەیەکت نەخواردووە بە تام و بۆنی خۆیەوە والله 25 ساڵ دەبێت 25 ساڵ دەبێت تامت لە میوە نەکردووە بەخوارم دەشکان جلەیە بلامای سەرەکەمان کە دەبڕی لێ بەکمان دەخشان کەفی دەکرد ئێستا ئێستا ئەوە نییە ناو تامەیە ناوشت